مناڵێکی گەنج هاتبوو تاکێ گوارەیە فرۆشت تەلەفۆنەوە بە دایکی گوتماندا گیان ئەم کوڕی تو هاتووم تاکە گوارە فرۆشیە هەرم تاکەیە وتی وەڵای ڕۆڵە پێویستمان پێیەتی و تاکا فرۆشم تاکەی بۆ کاتێکی تر لەوانەیە وەکو شێوە فلیمەکان تەماشا ژنێنان و شوکردن دەکەن. حاجی سڵاو لێ بێ دۆخەکە خراپە گەنجان ژنێن ئێستا بەخێر من سەرچاواتن وەڵاهی ژنان ژنێنان و شوکردن و ئەو حاڵەتانە کەم بووە بەڕاستی لەگەڵ ئەوشا کەم بووە تر خەڵکیش بە قەناعەت بووە جارانە هاتەوی کاکە 30 مسخاڵ و 40 مسخاڵ و 50 مسخاڵ ئێستا قەناعەت دەکەن 5 مسخاڵ 10 مسخاڵ 6 مسخاڵ 7 مسخاڵ تایەتی 10 شی تایە بەڵام کەم بووە وەکو شێوازێ یانیوە نەمە بڵێن نۆزدە و ماڵیجیا نەبەخوا وەڵای ماڵیجیا خۆشە خراپ نییە بەڵام نۆزدەیتیانە ماڵیجیا و نۆزدە و ئەمانە تۆزە قورسە بێ بۆ گەنجی ئەمڕۆ ینی مۆدیەوە نەماوە بەهۆی گرانی ئاڵتون و هەم بەهۆی ئەو دۆخە خراپەی کە هەیە وڵا بەتاکی دۆخەکە خراپە بەڕاستی خەڵک ئیشوکاری نییە وەزعەکە خەڵەوانەی خەڵکێک نەتوانێت ئەو مەسرفە بکات ئەرەوەڵا بۆ شێوازێ چی هاتوتە بەرچاو بەهۆی دۆ خراپی و هاوڵاتی هات بێ ئاڵتۆن فرۆشێت چی بینیوە لەو چیرۆکانی کە هەیە وڵی دۆ خراپی دۆخەکە خراپە بەڕاستی خەڵکێکی زۆر هەیە یعنی توانای ئەوەی نییە کرێخان چنا کەس هەیە بۆ کرێخانوویەت ئەڵخەیەکە فرۆشیە مسیلەیەکە فرۆشیە جوجە گوارا فرۆشیە لە هەمووی ناخۆشتر ساعتی لەمە پێش مناڵێکی گەنج هاتبوو تاکێ گوارەیە فرۆشت یەک تا گوارە تاکە گوارەکە بۆچی فرۆشی کاکەم تاکە گوارەی کێی دایکمە ئەی دایکە چۆن نهاتووە وتی وەڵی نەیتوانی و ڕقمی دایک تەلەفۆنەکەتان وەرگرە بزانین وایە تەلەفۆنەوە بە دایکی گوتماندا گیان ئەم کوڕی تو هاتووم تاکە گوارە فرۆشیە هەرم تاکەیە وتی وەڵای ڕۆڵە پێویستمان پێیەتی و تاکا فرۆشم تاکەی بۆ کاتێکی تر لە مەجارێک ترای فرۆشم ئەگەر لی بکردن مەمنونم بەڕاستی دۆخەکە وایە تر خەڵک چی بکات باشە دۆخی هاوڵاتیان کە بەم شێوەی لێ هاتووە هاوڵاتی هەیە بەتەر لە بابەتی هاوسەرگیری بێت ئاڵتۆن بکڕێ هەیە بەس کەم زۆر شێوازەی جاران نییە بۆ هاوسەرگیریەکان زەرورە بەڵام بۆ خەڵکی تر بەخوا کەمەوە چ شتێک ئەم ماوەیە زۆر زۆر بێتاقەتی کردی لەو کەسانی کە سەردانیان کردی وەڵاهی حاڵەت زۆرە بەڕاستی هەر بڵێنم هەفتەیە سێ ماڵە بۆکم لا بووە لە سەرێک لە سەرێک هەرسێکیان پاش چەند ڕۆژە پەشماوبوونەتەوە زۆر ناخۆش بوو هەرجا بوونەوە ئاڵتۆنگای هێناوەتەوە بۆ منی شەرۆک و کارێکی ئینسانی هیچ لێم وەرگرتوونەوە پارەی خوێنەماوەتەوە لەوانەیە بابەتانە بۆ چی گەڕێتەوە وڵی سەبەکەی تر لەوانەیە بیان و کردنیشتی زیادە بێ لە یەک تێنەگەشتن بێت بەڕاستی کچ و کوڕێکی ئەمڕۆ تەمەنێکی محەدەدا کە شووەکەن لەوانەیە وەکو شێوە فلیمەکان تەماشا ژنێنان و شوکردن دەکەن بەڵام ژنان و شوکردن بەڕاستی گیر و گرفتی هەیە لێبوردنیە بێ زۆرتیا بێ بە خۆشەویستی و سەیری یەکتری بکرێ بەڵام ئەوان لەواسێ و تێنەگەشتیان بۆ شێوازە بوو بێت.